بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگای دەستگایەکان ڕاگەیاندن بگەینە سەرجەم حیزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە سەرجەم ئاینەکان تاکید لە برایەتی و تەبایی و یەکڕێزی ئەکەنەوە. بۆیە لە کۆتایی کۆبوونەوەکەماندا گەیشتینە سێغەیەکی کۆتایی لە ڕاگەیاندراوێک ئێستا بە ناوی سەرجەم پێکهاتە ئاینەکانی هەرێمی کوردستان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەیخوێننەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەک زانایانی ئاینی و پیاوانی ئاینی سەرجەم پێکهاتە ئاینەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ 7/8/2015 لە بارگای مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کۆبووینەوە. هەمومان یەکدەنگ و هاوڕا بووین کە هەرێمی کوردستان بە ڕەوشێکی خراپ تێدەپەڕێت. کۆمەڵێک گرفت و قەیرانی ئابووری و ئەمنی یەخەی وڵاتەکەمانی گرتووە، بە تایبەتی شەڕی نەگریسی تیرۆریستانی داعش. بۆیە لەو کاتەی هێشتا مزگەوت و کەنیسە و پەرستگایەکانی سەرجەم ئۆڵ و پێکهاتە ئاینەکانی کوردستان لە ژێردەستی تیرۆریستاندانە. بە هەزارەهان ژن و منداڵی کوردستان بەردەستی تیرۆریستانن، گیرا و ڕفێنراون. هێشتا چاوی دایکی شەهیدان فرمێشی وشک نەبووە. سات بە سات پێشمەرگە قارەمانەکانمان لە بەرگەرمای هاوین و سەرمای زستان دیفاع لە کەرامەتمان دەکەن. بە تایبەتی ئێمە هەمیشە بە چاوی پەناگەی ئارامی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەیی بووە. بۆیە لێرە وەکو زانایان و پیاوانی ئاینی سەرجەم پێکهاتە ئاینی و مەزەبیەکانی کوردستان داوا لە هەموو حیزب و لایەنە سیاسیەکان دەکەین بە زووترین کات کۆتایی بەم گرژی و قەیرانەی ئێستای کوردستان بهێنن، پێکەوە بە برایانە و لێکحاڵی بوون کۆتایی بەم دۆخە بێنن، بۆ ئەوەی لە ئاست خواستی خەڵک بن و خەڵک چاوەڕوانی چاکبوونی بژێوی ژیان و دابینکردنی ئاسایش و ئارامیە. بۆیە دروستکردنی قەیرانێکی تر خەڵک بەرەو ناومێدی ئەبا. بۆیە دووپاتی سازان ئەکەینەوە کە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان لەسەر مێزی دیالۆگ لەگەڵ یەکتر دانیشن، چونکە هەر زیانێک بە هەرێمی کوردستان بکەوێ هەموومان تێیدا زەرمەند دەبین. بۆیە بە دڵنیاییەوە ئەوانەی هەرش لە ژانێک لەم وڵاتە دروست دەکەون مێژوو و ڕەحمیان پێناکە. زانایان و پیاوانی ئاینی سەرجەم پێکهاتە ئاینی و مەزەبیەکانی کوردستان هەولێر 7/8/2015